نیشتیمانی گوێز تەنیا هەورامان نییە، ئێرە سیاگوێزە لە سەدانەوەدی درەختی باخەکانی گوێزە. سیاگوێز گوندێکی دوورەدەستی شارەجەی گەرمکە، دەکەوێتە شارۆچکەی پێنجوێن. سیاگوێز بە مانای گوێزی ڕەش دێت، بەڵام با بزانم و بپرسم لای خەڵکی گوندەکەش هەروایە؟ وەڵا بۆ ئێڵێن سیاگوێزدار و بەردی گوێز کوردیەکەی خۆمان ئەوەی هەیەکەوە دەورەکەی بە گوێز گیراوە. تەماشاکە لە ساڵ هەشتای ئەم ناوە زیاتی گوێزە. لە هەورامان بەو کەسەی کە گوێز دەتەکێنێ پێی دەوترێ شەنێر، بەڵام لە سیاگوێز پێی دەوترێ ڕەوان. لە سیاگوێز بەم دارەی کە گوێزی پێدەتەکێنن پێی دەوترێت ڕەوا، بەڵام لە هەورامان پێی دەوترێت شەر. ڕەگ و ڕیشەی دارگوێزەکانی وەک دانیشتوانی گوندەکە دەڵێن نزیکەی 500 ساڵە لە نێوخاکی سیاگوێزدا داکوتاوە. ئەوەی کە زۆر جێی سەرنجە قەج و باڵای دارگوێزەکانە، وەک باخەوانەکان دەڵێن دارگوێزی لێیە بەرزیەکەی نزیکەی 30 مەترە. دارگوێز لە کاتی نەشونەماکردنی جا پێویستی بە ئاو و هەوای سازگار و فێنک هەیە. کەش و ئاو و هەوای سیاگوێزیش دڵی دارگوێزەکانی ڕاگرتووە. جابا بە کورتی پوختی پێتان بڵێم دارگوێز لە بەهاردا چرۆ دەکات و لە وەرزی پاییزیشدا گەڵاکانی دەوەرێت. گوێزەکانی سیاگوێز بەهۆی جوانی و بەتامی کاکڵەکەیەوە پێویست ناکات ببرێنە بازاڕەکانەوە، بەڵکو ڕاستەوخۆ لە نێو باخەکاندا دەفرۆشێ.